ناوم کازی ڕزگارە تەمەنم 26 ساڵە خۆم دەرچووی کۆلیژی ئەندازیاریم ماوەی 2 ساڵە دەستمان پێکردەوە بەڵام ئەتوانم بڵێم ماوەی ساڵێکە بە پاڵپشتی خێزانەکەم و خوشەکانم ئەکید وەکو بڕاندێک لە هەرێمی کوردستانە ناساندوومانە ئیشەکەمان زیاتر تایبەتە بە نەستەلا ئەو میوانی کە بەکاری هێنین لە نەستەلەکانمانە ئێمە وەکو تام زۆربەی دەتوانم بڵێم مەوادی ینی میوەی کوردیە مەسەڵەن بۆ نمونە شیرکەکانمان ئەو شیرکانەیە کە لە هەرێمی کوردستان بەرهەمەهێنرێ بە شیلکی کوردی و پرتەقاڵ و ئەم شتانەیە با بڵێن ماوەی بەسەرچوونی نەستەلەکانمان لە هەفتەیەک تێپەڕ ناکە چونکە ئێمە شوێنەکەمان مەوادی حافزە بەکار ناهێنین ئەو مشتریانەی کە لامانێ بن زیاتر لە سلێمانی و هەولێرەوەیە چونکە ئەم نەستەلانەی ئێمە ئەبێ بە شێوازی گواستنەوەکەی شێوازی کتابەت بەخۆی هەیە ناتوانین بۆ نمونە بە کۆمپانیای گەیاندن یاخود بە تەکسی بە ماتۆر بیگوازینەوە ئەبێت زۆر ئاگاداری بین لەبەرەوە زیاتر مشتەکانمان لە سلێمانی و لە هەولێرن و زیاتر تەعاملمان لەگەڵ ئەو کەسانەیە بۆتەوە دووبارە و دووبارە داوایان لێ کردوینەتەوە. من ناوم زاریایە دەرچووی بەشی یاسام کە لەگەڵ خوشکە گەورەکەم و خوشکە بچووکەکەمە کە ئەویش خوێندکاری ڤێتەنەریە دەستمان کردە بەم کارە ئێمە خۆمان 10 بۆ 12 تاممان هەیە بەڵام ئەگەر مشتری بەپێی خواستی مشتری هەر جۆرە تامێکی بوێ ئەتوانین ئەوەی کە ئەو ئێوێ بۆی دروستکەین بۆ نمونە تامی کوردەواری وەکو قەزوان وەکو قاوە وەکو هەر تامێک کە خۆی خواستی لەبێت و پێمان بڵێ ماتوانین دروستیکەین بۆی. ئەمە خولیایەک بۆ ئەم ئیشەی ئەمە ینی ڕاستە لە بواری خوێندنی هەرسێکمانەوە دوورە ئەوان کە تەواویان کردو و هەردووکیان دەرچووی کۆلێژەکانن بەس تەنیا منم تا ئێستا قورسێکی وای بۆ دروست نەکردوم و ئیشەڵا دروستیشی ناکات. سەرەتا کارەکەمان دەست پێ کرد لێرە لە کوردستان نەکەم بوو ئەسڵان نەبوو لە دوای ئێمەوە چەنەها شوێنی تر کردویانەتەوە بەڵامەوەی ئێمە چووکە سەرەتا تاک بوو لێرە مشتری بەردەوامی خۆمان هەیە و تا ئێستا هەمووی لێمان ڕازی. باش دیاری ئێمە بۆ کەناڵی ڕوودا و کانگزار و ستافەکەیان بەخاتمیانەکەین دەستیان خۆش بۆم پاڵپشتیە.